سعات 2:12 خولەکی بەرەبەیانە ساتی دزینی کوڵەباڵەکەی خوورماڵە لەلایەن سێ چەکدارەوە کە لە بەنزینخانەیەکی نزیک خوورماڵدانرابوو کە بڕیارە لە ناو بازاڕی ناحیەکە دابنرێت. پۆلیسی هەڵەبجە ڕاگەنراوێکی لەبارەی دزینی کوڵەباڵەکە بڵاو کردەوە دەڵێت لەلایەن سێ کەسەوە کوڵەباڵەکە دزراوە و بنکەی پۆلیسی بیاریان لێ ئاگادار کردوتەوە و لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەست پێ کردووە. ناو بازاری خوورماڵە و بەشێک لە خەڵکی ناحیەکە و چالاکوانان کۆبوونەتەوە لای خۆیانەوە داوا لە هێزانامنیەکان دەکەن ئەوانەی کوڵەباڵەکە و تاکێک کڵاشیان دزیوە بدۆزرێنەوە. پەیکەرەکە دەدزن دوای نزیکەی 39 خولەک جارێکی تر ئەگەڕێنەوە تاکێ کڵاش کە بۆ پەیکەری کڵاشەکە لەوێ دانراوە تاکێ کڵاشیش دەبن. ئەمەش بووەتە هۆی ناڕەزایەتی خەڵکی ئەم ناوچەیە و بە تایبەتی خەڵکی خوورماڵ. بۆیە ئێمە وەکو کۆمەڵەی چالاکوانانی خوورماڵ ئەم کارە پرۆتستۆ دەکەین و دۆزینەوەی شیەخەینە دەستی هێزە ئەمنیەکان و داوا لە حکوومەت و حیزب و هەموو لایەن ئەەکەین کە کاری جدی بکەن بۆ دۆزینەوەی ئەو پەیکەر. دانیشتوانی ناحیەکە دەڵێن بە درێژایی مێژووی خوورماڵ پێکەوە ژیان لە ناحیەکەیان لە ناوە نەورامی و سۆرانیەکانە بووە کەسانێگەیە دەیانەوێت داشتی و پێکەوە ژیانی کۆمەڵایەتی ناحیەکە تێک بدەن. تکایە شکۆی شارێک مەشکێنن شکۆی قەزایەک مەشکێنن کە تازە بووینەتە قەزا دەستپێکی قەزابوونمان وا بێ نامانەوێ. ئەگەر هەر کەسێک هەر دەسێک هەر لایەنێک هۆکاری ئەمەیە تکایە با بەخۆیان بچێتەوە شکۆی شارەکەمان شکۆی دڵی پێکەوە بوونمان لەوە گرنگترێکە بە کوڵەباڵێک بە دوو لە ڕووی بەڕستان تاکێک کڵاش و فەرەنجیەک جا بکرێتەوە. هۆرامی نەشەڕکەرا نەحەزجە جەنگین حەزکەر و تەفرقە دروست بوو و بەرا سۆرانیەکەش فرێت چاچانێنێ بەڵام ئینە دەسێ وەژنا پشتیوە و حیزب و دەسەڵاتداری ئەچێگەنەچی و دەسەڵات و پاسەوانی سنوورینە پۆلیسینە ئاسایشینە پارێزگارینە چێوێکینە خۆمیێنانی بەڕاستی عیبان و بە ئیجازە و شارەوانی و پارێزگار و هەڵەبجێک ئی پیاخێرۆمەندە ئامان ئی کوڵەباڵەیە چێگەنە دروستکەرەوە و خێرا ئیسە ئامانی ئی پرۆژەیە مردنی خێرا ڕە ئاسانەکەری پێ ئەکەسە نەفس نزما بەیە ئی کوڵەباڵەیە بزانە. پرۆژەکە لە ناو بازاری خوورماڵ بە ڕەزامەندی لایەنە ئیداریەکاندا دەنرێت. بڕیار بووە لەم چەند ڕۆژەدا لە شوێنی پرۆژەکە کوڵەباڵ و جووتێک کڵاش وەک ڕەمزی پۆشاکی کوردی دابنرێت. پرۆژەکە سەرمایەدارێکی هەورامان وەک دیاریەک پێشکەشی ناحیەی خوورماڵی کردووە 150 ملیۆن دیناری تێدەچێت. بەپێی زانیاریەکانی پەیام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە کوڵەباڵ و کڵاش دزەکان دەستگیر نەکراون. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خوورماڵ.